يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ڕێز و حرمەت مای ئاسوودەیی دڵ و دەروونە. ئینسان ئەو کاتەی کە ڕێز لە بەرامبەرەکەی دەگرێ هەز دەکەی خۆشیەک بەدڵ تا دێ. بە پێچەوانەشەوە کاتێک کە دوو لە ڕووی جەنابتان ئینسان بێڕێزیەک بە بەرامبەرەکەی دەکا، یەکەم کەس خۆت هەز بە ئازاری دەروون دەکەی. مای سەلامەتی لاشەیە. ئەو کەسانی کە بەڕێز و بە حرمەتن واتە کەسانێکی دڵپاکن، کەسانێکی دەروون پاکن، دوورن لە ڕق و قین. ئینسانیش ئەگە دەرونی خاوێن بوو، دوور بوو لە ڕق و حقد و غەرەز و بغزێکی زۆر، ئەو کاتە بە بێگومان لە زۆر نەخۆشی جەستەیش دەپارێزرێ و سەلامەت دەبێ. ئینسان جار هەیە بە سەلامکردنێک، بە مەرحەباییەک لە فیتنە و ئاشوبێک خۆت بە دوور دەکەی. کەسێ ڕقی لێتەوە لەوە چێ پەلامارتدا و ئازارتدا، هەر ئەوەندەی بەڕووخۆشی سەلامێکی لێ دەکەی و زەردەخەنە و حرمەتێکی بۆ دەنوێنی، خوای گەورە لەو بەڵایە ڕزگارت دەکا. بۆیە لاشەشت سەلامەت دەبێت، لە مشکیلە و فیتنەش بە دوور دەبی. ڕێز و حرمەتیش سەرەتا لە خێزانەوە دەست پێ دەکا. بە گشتی دەڵێم ئەگەری کەسێکت بینی زۆر کەسێکی بەلوتف و بەڕێز بوو، ئەوە دڵنیا بن پەروەردەکراوی ناوماڵێکە کە بە بنەماڵە و بە خانەوادە و عائیلە هەر لە دێر زەمانەوە خەڵکانی بەڕێز بوون، وەکو جەنابتان. ئەگەر کەسێکت بینی حرمەتم هەیە بە ڕووی ئێوە، بێڕێزی دەنوان بەرامبەر بە خەڵک، جا لە هەر شوێنێکا بوو، لە شوێنی تاگیان لە شوێنە گشتەکان و دام و دەستگاکانی حکومەتدا، ئەوە بزانە ڕنگدانەوەی ماڵی خۆیانی لەسەرە، لەو خێزانەی کە لێی هاتووە حرمەت و ڕێزیتیان نەبووە، بۆیە ئەویش بێڕێزە لەگەڵ خەڵکە. ژیان بە ڕێز و حرمەتەوە خۆشە. ئێمە لە زنجیرە باسی ڕێز و حرمەتدا سێ وتاری ڕابردوومان پێشکەش کرد. بە ئیزنی خوای گەورە دەچینە سەر بەشی چوارەم و لە خزمەت قورئانی پیرۆزدا دیسانەوە دەڵێینەوە خوای پەروەردگار دوای حەقی خۆی کە یەکتاپەرستیە و بە تاک و تەنها بیناسین، یەکەم کەس کە دەبێت ڕێزی لێ بگرین دایک و باوکمانە. لە سوورەتی ئەنیساء ئاەتی 36 دەفەرمێ وەعبودوا الله ولا تشركوا به شيئا. بەندایەتی بۆ خوای پەروەردگاری خۆتان بکەن، خوا پەرستی بە حەق بن و بە هیچ شێوەیەک هیچ شتێک شەیئەن لە بچووک و لە گەورە، لە نێتی ناو دڵ و لە ئاشکرا هاوبەش بۆ خوا بڕیار نەدەن. ئەم قورئانە زۆر بە وردی بابەتە عەقیدەیەکانمان بۆ ڕوون دەکاتەوە. ئینسان بۆ ئەوەی خواناسی ڕاستەقینە بێ، بۆ ئەوەی یەکتاپەرست بێ، پێویستی بە دوو باڵ هەیە بۆ ئەوی بەرز بێتەوە پێی بفڕێ بەرەو بەهەشت. یەکەمیان ئەوەیە عیبادەتی خوا بکەی، دووەمیان ئەوەیە هاوبەشی بۆ بڕیار نەدەی. چونکە خەڵکێک دەبینی زۆر نوێش خوێنی چاکە، ڕۆژوگری ڕەمەزانە، حەج و عومرەش دەکا، زەکاتیش دەدا، عیبادەتی خوا دەکا، تەسبیحاتیش دەکا، بەڵام جاری وایە منداڵی نییە. عەقیدەی وایە ئەگە بچێتە سەر گۆڕی فڵان کەس، جا ئەوە ئەگەر پێغەمبەرێکیش بێ، پیاو چاکێکیش بێ، ساڵحێکیش بێ، شایانی ڕێزە، شایانی دوعای خێرە، خوای گەورە پاداشتی دەداتەوە لە جیاتی ئەو جوودەی بۆ ئیسلام کردوێتی. بەڵام خوا نەخواستە کەسێ بچێتە سەری و بەدەوریا بسوڕێتەوانێ و هاواری لێ بکا خوا منداڵی بداتێ، ئەوە موشریکە، ئەوە عیبادەتەکان زەربی سفر دەکاتەوە. بەقەدەر ئەوەندەی کە بڕواد وایە کە خوای گەورە ئەڕازیقە، نەعوذ بالله لە دڵتا خەتەرەیەک بێ بە دڵتا وا بزانی و گومانت وا بێ ئەگەر فڵان کەس بیەوێ ڕزقی تۆ دەبڕێ لە برسان دەتکوژێ، ئەوە ئینسان شیرکە. دەبێت ئەم عەقیدەیە پاک و پوخت بکرێتەوە، لەگەڵ پەرستنی خوادا ئەبێ هیچ جۆرە هاوبەشێکشی بۆ بڕیار نەدەی. ئەو سیفەتانەی کەوا تایبەتن بە خوای پەروەردگارەوە نابێت کەسی تری لەگەڵا هاوبەش بکرێ. خوای گەورە دەفەرمێ بەمە ڕزگارت دەبێت، بەمە موسڵمانی ڕاستەقینەی یەکتاپەرستی خواناسی بە حەقی. دوای ئەوە وەبیلوالیدەینی ئیحسانە، چاکەکار بن لەگەڵ دایک و باوکتاندا. ئەو کەسەی کە تۆ لێی لەدایک بووی، ئەوە والیدەینە، دایک و باوکت، ئاگات لێیان بێ.
چاکەکاری بە دوو شت دەبێ. یەکەم معنەوی واتە ڕێزگرتن، پێش هەموو شتێک ڕێزگرتن لە قسەدا، لە کاتی قسەکردن لەگەڵ دایک و باوکتدا ئەبێت لە هەموو کەس زیاتر بەڕێزبی. جەنابەت هەوڵ دەدەیکە کەسێک ببینی، مامۆستایەکت ببینی، سەرکردەیەک ببینی، ڕۆشنبیرێک ببینی، سەگی خۆت بەڕێز دەکەی، بە حورمەت دەکەی. ئەبێ 100 قاتی ئەوە زیاتر لە کاتی قسەکردنا لە خزمەت دایک و باوکتدا لە قسەکان تا ڕێز ببارێ. لە کاتی دانیشتندا ڕێزم هەیە بۆ ئەو گەنجانەی ئێمە باوەڕ ناکەم ئەوانی ئاهلی مزگەوتەکانی ئێمە وابن. گەنج هەیە قاچی ئێرەوە نەخستۆتە بەردەمی باوکی لێ دانیشتووە، قاچی لێ درێژ دەکا و قاچی لەسەر قاچ دادەنێ. ئەبێت لە دانیشتنە زۆر بە شەرم و بە ئەدەب بوی لە خزمەت باوک و دایکتدا. پیاوچاکانی ساڵحی پێش ئێمە کە دەبێت ئێمە چاویان لێ بکەین، هیوایان هەیە دەفەرمێ قەسەم بەخوا حتا ئەو ڕۆژەی باوک و دایکم چۆتە ژێرگەڵ لە ژێر خانوویەکە لە ژێر سەقفێکا دانیشتوێ، من بە سەربانی سەقفەکان نەڕۆیشتوم. ئەو کاتانە ماڵەکان زۆر بەیەکەوە بوون، بینیمانە لە لادەکاندا، یعنی بەسەر ماڵەکاندا خەڵکات سوێ دەکرد. ڕۆیشتومە خوارەوە کۆڵانێکم کردووە چونکە باوکم لە ژێر ئەو سەقفەدا ڕاکشاوە خەوتۆ، من بە سەربانەکەیان نەڕۆیشتوم. نەوەک بێئەدەبی بێ چ جای ئەوەی خۆی لەوێ دانیشتووە تۆ قاز ڕاکێشی بخەیتە بەردەمی. بۆیە ئەوە ڕێزگرتن بەبارە معنەویەکەی. ڕێزگرتنی مادی ئەگە باوک و دایکت پێویستیان هەبوو، پێویست ناکا بڵێن پێویستیمانە، دەبێت تۆ خۆت هەستی پێ بکەی و پێویستەکانیان بۆ دابینکەی. خۆ ئەگەر دایک و باوک گەیشتنە قۆناغێک توانای کار و کاسبیان نەبوو، خۆیان پێ نەدەژیا، پەککەوتە بوون، ئەوە فەرز دەبێت لەسەرت. بۆیە بەڕێزان لەبەر حورمەتی دایک و باوکە نابێت زەکات بدەی بە دایک و باوکت، نابێت زەکات بدەی بە دایک و باوکت، چونکەوە وەکو بێڕێزیەکی لێدێ. من پارەکەم هەرزایەکەم بابی دەم بە دایک و باوکم، نەخێر دەبێت لەوەی کە بۆ خۆم دەی خۆم لە دەمی خۆمی بگرمەوە بیخەمە دەمی دایک و باوکمەوە. نابێت سەر فترەی ڕەمەزان زەکاتی فیتر بدەی دایک و باوکت، ئەوە فەرزە لەسەرت. ئەوە دەبێت بە حرمەتەوە پێشکەشیان کەی و بیان خێ بەردەمیان، حتا وەفات دەکەن دەبێت تۆ لە خزمەتیان دابی، هەم بە مادی هەم بە معنەوی. عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێنە پرسیارم کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم، وتم ئەی العەمەلی ئەحەب إلی الله، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چ کردەوەیەک خۆشەویستترینە لای خوا؟ نافەرمێ خۆشەویستە، ئەحەب لە هەموو کردەوەیەک خوا زیاتر پێی خۆشە. فەرمووی ئەی عەبدوڵڵا بزانە یەکەم شتێک، یەکەم کردەوەیە کە خوا لە هەموو شتێک زیاتر پێی خۆشە، الصلاة على وقتها، نوێشکردن لە سەرەتای کاتی نوێژەوە. جا بەڕێزان سەیری فەرموودەکەکەن، نەیفەرموو الصلاة في وقتها. زمانی عەرەبی هەر پیتێک مانایەکی تایبەتی خۆی هەیە. ئەگە بیفەرمووە الصلاة في وقتها، نوێژی نیوەڕۆ 12 و 25 دقە 26 دقە بانگی نیوەڕۆ دەبێت لەم شارە، حتا بانگی عەسر دەدا کاتی نوێژی نیوەڕۆ نەچووە. واتە تۆ ئەگەر لەو هەموو مەسافەدا بیکردایە هەر ئەحەب الأعمال بوو. نە، خوا پێی خۆشە هەر بیکەی، مەی چێنە نوێژەکەت، با نەگاتە بانگی دووەم، هەر کاتەکەی ماوە، ئەوە فەزلی خوایە. بەڵام ئەگەر دەتەوێت خۆشەویستترین کردەوە لای خوا بکەی، على وقتها، کە بانگ بوو خێرا نوێژەکەت بکە. تەمبەڵ بووی ویستت تۆزە سەرخەوێک بشکێنی نیوەڕۆیە بڵێ وەڵا دوایی کە هەستام خۆشتە کاتی زۆر ماوە. نە، ئەگەر دەتەوێت خوا لێت ڕازی بێ و خۆشەویستترین کردەوە بکەی، هەر ئەو ساتە بیکە. ئەگەر نەشتوویە مزگەوت لە ماڵەوە لە سەرەتای وەختا بیکە. ئەوە خۆشەویستترین کردەوەی لای خوا. وتم ئەی پێغەمبەری خوا ثم ئەی، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دوای ئەوە چ کردەوەیەک لای خوا خۆشەویستترینە نەک خۆشەویست؟ فەرمووی بر الوالدین، ڕێز و حرمەتی دایک و باوکت بگری، هاوکاری مادیان بکەی، لە خزمەتیان دابی بە جوانی. وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ثم ئەی، دوای ئەوە فەرمووی الجیهاد فی سەبیل الله، تێکۆشان و خزمەتکردنی خەڵکی خوا بەڵام لە پێناوی ڕەزامەندی خوادا. جیهاد واتە خزمەتکردنی خەڵکی خوا، خزمەتکردنی ئەو خاکەی لەسەری دەژی و ئەو خەڵکەی هاوڵاتی و هاونیشتیمانی تۆن بەوەی دەسەڵاتت هەیە خزمەتێکیان پێ بکەی، بەڵام نێتیشت تەنها و تەنها ڕەزامەندی خوا بێ، نەک بەرژەوەندیە تایبەتەکانی خۆت. ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێ خۆشەویستترین موسڵمان لای خوا ئەوەیە لە عیبادەتەکاندا دایمە دڵی لای نوێژەکەیەتی، سەرەتای وەختی نوێژ نوێژەکانی دەکا لەگەڵ خوادا. سێ خائایە، ئەم سێ خائەت ئاگا لێ بێ: خودا، خێزانەکەت، خەڵک.
لەگەڵ خۆی خۆتە ئاگال لە نوێژەکانت بێ لە ناو خێزانەکەتا دایک و باوکت لە هەموو کەس لە بنەماڵەکە لێ نزیکترن لە ناو خەڵکیشا کەسێکی گۆشەگیر مەبە هیوامان هەیە یەک بوار دەگرێ ئیسلام نەهی لەوە کردووە کەسێ بڵێ من لە نوێژ خوێندنە بانگ نەبووە دەست نوێژم گوتەوە لە مزگەوتا بووم بەڵام بۆ دایک و باوشی خراپە بەداخەوە تێکی داوەتەوە هیوا هەیە خزمەتی خەڵک دەکا خزمەتی مرۆڤایەتی کاری ئینسانی دەکا دەستی خۆش بێ بەڵام دڵە دڵم تەنگە وەکو ئەوروپیەکان کاری ئینسانیان زۆرە بۆ ژینگەی خۆیان بۆ وڵاتی خۆیان دڵسۆزن بەڵام بە حکمی ئەوەی کەوا ئەو پەروەردەی لەسەر ڕاهاتون باوکو دایکیان هەر ئیهمال کردووی وایە 20 ساڵە دایک و باوکی نەدیوە مەگەر ڕۆژە لە باخ هینی خەڵۆتگەی پیری گوڵێکی پلاسیکی بۆ بەرێ ئەگەر جارێک بەبیری بکەوێتەوە وایە دڵی تەنگە بەڵام خوای خۆی ناناسێ لەولاوە مسلمانێک کە لای خوا خۆشەویستترینە ئەوەیە هەم خوای ئاگالەیە هەم دایک و باوک و خێزانەکەی ئاگالەیە هەم ئەوەندەی دەسەڵاتیشی هەبێ لە خزمەتی کۆمەڵگا و مسلماناندایە دەوری کاریگەر و باشی هەیە بەڵام دایک و باوکش دەبێ بزانن ئێمە لە سێ وتاری ڕابردوودا ئەم چەند قسەیەش باسیەوەمان کرد ئەو دایک و باوکە دەبێ ئاوا بە حورمەت بین لەگەڵیاندا دێینە سەر ئەوەی لە ئەڵقەی چوارەمە دایک و باوکش دەبێ حورمەتی خۆیان ڕاگرن هەموو شتێک لە دینی ئێمەدا مافت پێدراوە بەڵام بەخوا ئەرکیشن لەسەر شانە تۆ هەر داوای مافی خۆت بکەی داوا بکەی والله دەبێ منداڵەکانم بەڕێز بن لەگەڵم بەخوا دەبێ خزمەتم بکەن ئاخر کاکی بەڕێزم بەخوا لە دینی ئیسلامیشدا کۆمەڵە شتیش بۆ تۆ دانراوە ئەگەر تۆش ئاوابی لەگەڵ منداڵەکانتدا ئەینا خەتای خۆتە تۆ هەر داوای حەقی خۆت بکەی بەڵام ئامادە نەبی هیچ ببەخشی ئەو بەر ئەو حەدیثەی پێغەمبەر دەکەوی صلی الله عليه وسلم سەروەرمان فەرمووی إن الله تعالى حرم عليكم عقوق الأمهات خوای گەورە سێ شتی حرام کردووە لە سەرتان یەکەم ئازاردانی دایک بە تایبەت دایکی وت دایکت پیر ببێ خاوەنی چەند کوڕ و کچ بێ بە کۆڵانێ نیشادا بسوڕێتەوە تەلەڤیزۆن مقابلەی بکە ئەوە یەکێکە لەوەی بە ئاشکرا لەو شار و وڵاتەدا بێ ئەمری ئەو ڕەب العالەمینە کراوە دووەمیان ومنعا وهات منعا يعني منع ما وجب عليه هاد يعني طلب ما ليس له کەسێک داوای حەقی خۆی بکە بڵێ ئەوەی کە هی خۆمە دەمەوێ بەڵام ئەوەی کە حەقە لەسرم نایکەم ئەوە نمونە کەسێک باوک و دایکە داوا ئەوە دەکا ئەولادەکانی خزمەتی بکەن حەقی خۆتە بەڵام ئایا تۆ ئەوە لەگەڵ منداڵەکانت کردووە کە دەبوو بتکردایە ئایا تۆش بە شێوە شەرعیەکە و جویاسا جوانەکە جوڵاویتەوە بە سەیرێکی خۆشت بکەی ئەگەر نەتکردبێت بە تەقسیر لە خۆتەوەیە وەیە سوکاتیت پێکراوە سێمیان وەعدە البەنات زیندە بە چاڵکردنی کچان زمانی قەدیم کابرا کە کچی دەبوو ئەیگوت کچ شوورەیە لە شەڕا بە کەڵک نایە بۆ دوژمن پاشانیش بیدەم پیاوێک ئاوای لەگەڵا بکە یان لە ماڵەوە شووی بوو نەکرێ و بمێنێتەوانێ و ببێتە مای ئابڕوو چوونم هەر دەچوو بە مەلۆتکەی کچەکەیان دێنا چاڵێکی بۆ هەڵدەکەند و بە زیندوی دایانخستە ناوە گڵی بەسەرا دەکردەوە یان هەتاوەکو عازب دەبوو هەندێک ئیش و کاری ماڵی پێدەکرد کە بیزانێ شووی بۆ ناکرێ و زاوایەکی باسی دەست ناکەوێت قاچ و دەستی دەبەست و دەیخستە ناو بیرێکەوە و گڵی بەسەرا دەکرد و بە زیندوی زیندە بە چاڵیان دەکردن خوای گەورە ئەمەی قەدەغە کرد بە یەکجاری قەدەغەی کرد فەرمووی خوای گەورە وەکەریهە لەکم خوای گەورە ئەمەشی حرام کردووە جا کەریهە لێرە وەکو عولەمانی حەدیث دەفەرمون هەر بە معنای حرامە بەڵام لەفزەکە جیاوازە قیل و قال وتی هەر وتیان کەس نازانێت چێوتی تۆ قسەی ڕۆژانە خەڵک بگوازیتەوە هەر قسە و باز لەسەر خەڵک بکەی هەر بە ژیانی خەڵکەوە ماندووبی خوا ئەوەی حرام کردووە وەکەثرەتە السؤال زۆر سوال بکەی بۆ قەزا و قەدەر هەیە خوا چۆنە ئیتر ئەو شتانە کە پێویست ناکە یان عولەما دەفەرمون دایمە چاوت لە ماڵی خەڵکەوە بێ و دەستی سواڵت هەبێ حەزت لێ نەبێ کار و کاسبێک بۆ خۆت بکەی فێری پیشەیەک بی وإضاعة المال ماڵ و سەرەت و سامانێک بە فیڕۆ دەی نەبووە دنیا سوودت پێ بگەێنێ و نەبووە قیامەتیش بچێتە تای تەرازوی چاکەکانتەوە ئەگەر 250 دینار لەو پارەی کە لەبەر دەستایە بۆ شتێک بەکاربێنی نەبووە دنیا ماڵی کەزاوەدان کاتەوە و نە لە قیامەتیشا پاداشتێکت بۆ بنووسرێ خوا ئەوەی حرام کردو ئەگەر 250 دیناری تەبعیش بێ ئەم پارەیە نابێ بە فیڕۆ بدرێ بێت جێگا بگرێ بەڵێ خوای گەورە فەرمووی کاتێک دایک و باوکی بەڕێز ئەو هەموو مافەم لە قورئانە داوە بە تۆ ئەو هەموو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەر دەستایە بەڵام تۆش کۆمەڵێک کار هەیە دەبێ ئاگاد لە خۆت بێ ئێستا تۆ دایک و باوکی جیاوازی لەگەڵ جاراندا
یەکەمیان بۆ ئەوەی سوکایەتیت پێ نەکرێ لەلایەن مناڵەکانتەوە جگەر گۆشەکانتەوە کوڕ و کچەکانتەوە یەکەمیان واریعی و خواناسی حەڵاڵ خۆری ڕێزم هەیە بۆ یەک بەیەکی جەنابتان توخوا باوکێک دایکێک ئەگەر دایمە باسی قۆڵبڕی و دزی بکە باسی ئەوەی بکە من خەڵکم بینیوە بە ئاشکرا لەبەر چای مناڵەکانی بەخوا باش دەستی فڵان کەسمان بڕی ئەو عەرزەمان پێفرۆش باش دەستی فڵان کەسمان بڕی سارەکەم بەسەرا ساخ کردەوە کوڕە بەخوا هەر نەدەفرۆشە باش بۆم تێکەوت تۆ لەبەر چاوی ئەو مناڵانت باسی قۆڵبڕی و دزی و جەردەیی بکەی باسی معاشی بندیوار بکەی یەک دوو معاشت هەیە و لە هیچیان دەوام ناکەی و شانازیشی لەبەر چاوی ئەم حیزبە گەندەڵانەوە پێوە بکەی توخوا چاوەڕێی ئەوەی منداڵەکەت ڕێزت لێ بگرێ بەخوا ئاخری بانگت دەکا قۆڵبڕ هەی دز هەی قۆڵبڕ ئەوەت پێ دەڵێ چونکە ئەوەت باس کردووە لەبەر چاویە ئەوەت کردووە ئەبێت تۆ خۆت ئەو ئەولادانە بتبینن کە پیاوێکی چەند بە شەهامەتی چەند حەڵاڵ خۆری چەند خۆپارێزی لە حرام چەند ئیلتیزامت بە ئەمری خواوەیە و شەرم لە خوا دەکەی شەرمت لە خوا کرد ئەوان شەرمت لێ دەکەن خەلەلە گەورەکەی کە دایک و باوک گلەی دەکە ئەوەیە ئەو خۆی شەرمی لە خوا نەکردووە دەیەوێ منداڵەکانی شەرمی لێ بکەن ناکرێ خۆت نەتکردووە و داوای ئەوەش دەکەی ئێمە زانایەکی زۆر گەورەمان هەیە جێگەی شانازی گەلی کوردە عەلامە بەدیع الزەمان مەلا سەعیدی نوورسی کوردی کاتێک کە منداڵ بووە لە گوندی نورشین لای مامۆستا نور محەممەد دەخوێنێ ئەم مامۆستایە سیر دەکا ئەو منداڵە لە چاو هاوڕەکانیدا زۆری فەرقە حەد دەرسێکی پێ دەڵێ فەوری لەبەریەتی لاپەڕەی کتێبێکی پێ دەڵێ ماوە ئەو لە بەریشی لەبەر کردووە دەرسی بەیانی پێداون ئەو دوو بەیانیشی لەبەر کردووە سەری سۆرماوە لە زیرەکی و بلیمەتی ئەم منداڵە کە ناوی سەعیدە بە شەرم بە ئەدەب بەڕێز ئەو منداڵانی تر هار و هاجی دەکەن ئەوە سیفاتی پیاوی پیاوانەی تێدایە سیفاتی سەرکردەی تێدایە بۆیە مامۆستا نور محەممەد لە گوندی نورشینەوە لەگەڵ کۆمەڵی پیاوی بە حرمەتی وەکو ئام پیاوە ڕیشسپی و بەڕێزانی مزگەوت ئەو هەموو ڕێگایەی چەند سەعات 6 سەعات زیاتر دوورە لە ماڵی سەعیدی نوورسیەوە ئەڕوا بۆ لای ماڵی سۆفی میرزای باوکی سەعید بزانێ ئەم منداڵە ئەمە لە چ ماڵێکا پەروەردەکراوە جاخە مامۆستا زۆر زۆری پێخۆشە کە دەبینێ منداڵێک لە مەکتەب ئەوەندە زیرەک لەگەڵ ئەوەشە بە ئەدەب بە حرمەت خاوەن کەسایەتی بەو منداڵی 6 ساڵانەیە یعنی حەز دەکات دایک و باوکی ببینێ مامۆستا بەوە زۆر خۆشحاڵە ئەڕۆن و ئەو هەموو ڕێگایە دەبڕن کە دەگەنە ماڵەوە دایکی ئافرەتێکی بەڕێز بە ویقار بە شەرم بە خێراتنیان دەکات لە ژێر دارێکە ڕاخەرێکیان بۆ ڕادەخا دۆ ماستا و ئاوی ساردیان دەداتێ ئەوان دەڵێن ئێمە مامۆستاکانی سەعیدی کورتین زۆر جارش کە بە خێراتنیان دەکاتەوە خۆشحاڵتر دەبێت دایجان بەس بۆ ئەوە هاتوین ئەم مناڵەت چۆن پەروەردە کردووە ئەڵە شتێکی زیادم لە خەڵک نەکردووە بەڵام شتێک کە ئێوە ئەو هەموو ڕێگایەتان لە پێناویدا بڕیەوە و شایانی باسکردن بێ ئەوەیە ئەو سعاتەی هەستم کرد حامیلەم بەم منداڵە هەتا 2 ساڵی شیر خواردنی نزیکی 2 ساڵ کە شیرم داوەتێ بۆ یەک جاریش بێ دەستنوێژ نەبووم سبحان الله هەر وەختێ دەستنوێژم شکابێت لەو کوردستانەی سەر بە تورکیا کە چەند سارد و سەختەوە شوێنانە بەردەوام دەستنوێژم هەبووە گریاوە شەو لە بێشکەدا چەند جار گریا بێ و هەستا مەسەری تا دەستنوێژم نەگر پێمام کەم نەخسۆتە سەر دەمی تا بسم الله لێ نەکردبێەوە بەدەستی بە دەستنوێژەوە نەبێ ئەم مناڵە شیری باوەشی منی نەخواردووە سبحان الله با مناڵەکەم لە ئەوڵەوە کە هێشتا پەروەردە لەوێەوە دەست پێ دەکا لەوێەوە بەڵام تۆ ڕەقس و سەما بکەی بە دیافلیمی تورکیەوە دانیشی تۆ بڵێ ئەولیا و سالیحینت لێ دەرچێ بەخوا برام دەرناچێ دوای گلەیی لە خۆت کە دایکی بەڕێز ئالەو قسانەدا دەبن پیرەمێرد باوکی بەڕێز سۆفی میرزاش دێتەوە 2 مانگای هەیە لەگەڵ 2 گای جووددا تورەکە لە دەمیان کراوە دەمیان دووراوە پێچراوە جێگەی سەر سوڵمانە ئەو مانگایانە ئەو گایە بۆیان لێکراوە زۆر حرمەتیان دەگرێ دادەنیشێ لەگەڵیانە دڵێن ئێمە مامۆستاکانی سەعیدی کورتین بەڵام پێش هەموو شتێک ئەم مانگا و گایە بۆ ئادەمیان تورەکەی تێکراوە زیاد لە هەموو خەڵک فەرمووی مامۆستایانیا خوا بەخێر بێن من ماڵ و منداڵم لەسەر کێڵگەیەک بەخێو دەکەم ڕۆژانە مانگاکانم دەبەن لەوێ بۆ خۆیان تێرگژوجا دەبن وەختی جووتیشە بەم 2 گایەش جووت دەکەم دەیان هێنمەوە ماڵەوە خزمەتیان دەکەم و تێریشیان دەکەم دەبێ حەقیشیان بدەینێ و شیرەکەشیان بدۆشین بەڵام من دەمێت پارێک نانی حەڵاڵ بدەم بە منداڵەکانم کێڵگەکەی من دوورە 6-7 کێڵگە لە بینی ماڵی من و کێڵگەکەمدا هەیە ئەم لاولای گەنمە نیسکە نۆکە ژیایە مڵکی خەڵکە کابرا مانگای خۆی لێ بەخێو دەکا مافی من نییە
ئەترسم چوارم پێ بەڕێوە ناچێت تا ئەمیان دەجێڕمەوە ئەویان دەڕوە بۆیە بیرم کردێتەوە توورەکە دەکەمە دەمیانەوە بۆ یەک شڵی جێی حرامی مڵکی کەسێک و دراوسەیەکم نەخۆن هەتا دەیان هێنمەوە ماڵەوە وەڵڵاهی بەس دەترسی ئەوە لە ماڵەوە توورەکە دەکەمە دەمیانەوە هەتا دەی بەمە ماڵەکەی خۆم چێڵگەکەی خۆم کە دەشیان هێنمەوە توورەکە دەخەمە دەمیانەوە با یەک شڵە جێی دراوسەیەکم بە حرامی نایەتە ماڵەکەمەوە شیرەکەیان حرام بێ منداڵێک بە حرام پەروەردەی کەم دواتر چۆن ڕێزم لێ بگرێ خۆشەویستم شرم لە خوا بکە حەڵاڵ خۆر بە باسی حەڵاڵ و حرام لای ماڵەکەت کە لای منداڵەکان ڕۆڵەجانەوە حرامە ڕۆڵەجان ئەو شتەی دراوسێکە ئەو تۆپەت لە سەجادە دۆزیەوە دایکەکە بڵێ ڕۆڵەجان بۆیان بەرەوە کوڕم بەکاری نەهێنی ئەوە حرامەوە خوا دەمان بینێ بەخوا ئەو منداڵش بەڕێز دەبێت لەگەڵت بەخوا ئەوی شەرمت لێ دەکا خۆشەویستم ئەوە خاڵی یەکەم دووەمیان دایک و باوک کە بوو بە دایک و باوک و منداڵی گەورە بوو فامی کردەوە نابێت گوێن بدا بە کەس نابێت بە بێحورمەتی باسی کەسکە لە ئێستاوە جەنابەت بڕیار بدا قەت بە کاکە و بە دادەنە بە باسی ماڵی دراوسەکانت خزمەکانت کەسەکانت هاوڕەکانت مەکە هەتا تۆ بە ئەدەببی منداڵەکان فێری ئەدەب دەبن بەڵام دوو لە ڕووی جەنابتان تو خوا دایک و باوشێک هەموو لە شووی جوێن و قسەی ناشرین بێ ئەو منداڵەوەک پەڕیسپی وایە بەخوا جوێنەکان بە کەس نادە بە تۆی دەڵێتەوە چۆن بەڕێز دەبێت لەگەڵتا زمانی ڕێزی نابێت زمانی زبر و جوێندانی دەبێت سێم ژنومێر سوکاتی بە یەکتر بکەن ژنومێر ئەگە کێشەیەکیشیان هەبێت دەبێت لە ژوورێکی تایبەتە بە یەکەوە دانیشن یان منداڵەکان لە ماڵ نەبن یان بیان خەوێنن بەبێ دەنگی بەڵام ژنومێردێک هەموو سوکاتی دنیا لەبەر چای منداڵەکان بە یەک بکەن تۆ ڕەمە دوایی بۆ خۆت ئاش دەبیەوە بەڵام حرمەت لای منداڵەکان دڕۆی بەخوا بە گەورەیش ڕێز لێ ناگرن چونکە ئەوان ڕێز لە یەک نەگرتووە بۆیە ئەی ژنومێر چەندە ڕێز لە یەک بگری بۆ دوا ڕۆژی ژیانت قازانجە منداڵەکانیشت ئەوەندە ڕێز لێ دەگرنەوە چوارەم ڕێزی هەڵبژاردنەکانیان بگرە لە هەڵبژاردن لە خوێندندا تۆ کۆلێجێکت بەدڵە و مناڵەکەش زیرەکە بەڵام حەز دەکەی خۆی بەدڵی نییە حەزی پێ ناکە ڕێز لە بۆ چوونەکەی بگرە بابچێ ئەو بەشە بخوێنێ کە خۆی حەزی لێیەتی نەک تۆ حەزت لێیەتی ڕێز لە هەڵبژاردننی هاوسەری بگرە تۆ حەز دەکەی برازاکەت بێنێ حەز دەکەی خوشکەزاکەت بێنێ حەز دەکەی کچی ڕەفیقەکەت کە پیاوێکی ساڵح و کچێکی دیندار و محەجەبەیە و قورئان خوێنە بێنێ بەڵام ئەو لە زانکۆ کچێکیکەی ناسیوە کچەکەت کوڕێکیکەی ناسیوە مادام دوو سیفەتی هەیە دینی هەیە و ئەخلاقی هەیە ئەوە تەنها پێشنیاری بۆ بکە بڵێ من حەزم دەکرد فڵان کەس بێنی هاوسەگیری لەگەڵ فڵان کەسا بکەی بەڵام خۆشت اختیارت هەیە ڕێز لە بۆ چوونەکەت دەگرم لە هەڵبژاردننی هاوسەرتدا لە جلوبەرگدا لە جۆری ڕەنگەکەیدا گرنگ ئەوەیە بێ شەرعی نەبێ لە چوارچێوەی شەریعەتی ئیسلام جلەکان نەچنە دەرەوە ڕێز لە هەڵبژاردننی بگرێ هەر لە منداڵەکەت کە دەبێ بازار دەڵێ ئەو ڕەنگەم دەوێ مەڵێ ئەو سوورە بۆ تۆ نابێ بەڕێزان دەبێ ئێمە حەقیقەتێک بزانین ئەم سەردەمەی ئێستا سەردەمی من نییە و سەردەمی ئەم مامە حاجی و پیرە نییە تەواو ئەو سەردەمە جاران تۆ هەموو دنیا هەستا پێت عیب و بە تیشێرتێکی کۆڵکورتەوە بڕۆی بۆ بازار ئێستاوە پێ عیبە جامانە لەسەرکە ئەبێت تۆ بزانی ئەو لە چ سەردەمێکا دەژیە گرنگ ئەوەیە لە چوارچێوەی شەریعەتی ئیسلام نەچێتە دەرەوە بێ ئەدەبی نەبێ سوکایەتی نەبێ بێ حورمەتی نەبێ هەڵبژاردننی ڕەنگ جۆری جلەکەی شێوازی قشت چاکردنەکەی ستایلی مۆدیلەکانی مەهیم لە چوارچێوەی شەرع نەچێتە دەرێ ئەوەندە زەختی لێ مەکە بەخوا لێشت هەڵدەگەڕێتەوە لای بە قسەشت ناکە لێشت هەڵدەگەڕێتەوە بێ حورمەتیشت پێ دەکا سەردەمی ئەم گەنجانەی ئەمڕۆ جیاوازە لە سەردەمی من و تۆ ئەبێت ڕەسەنایەتیمان ڕەچاوکەین کولتوری کوردایەتی و ئەدەبی با و باپیرانمان ڕەچاوکەین بەڵام ئازادیەکانیش نەکوشی لەسەریان لەسەر منداڵەکانت لە هەڵبژاردننی هاوسەرتدا بەخوا دواتر بەبێ قسەی تۆ ژنیش دێنێ و ڕێزیشن ناگرێت تۆ پێشتر ڕێزی بگرێت تۆ ئازادی بدەیە تۆ تەنها بەرچاوڕوونی بدەیە تەنها پێشنیاری بۆ بکە دواتر خۆی ئازاد بوو ئەگەر تۆ ئازادی ئەوت ڕەچاو کرد و ڕێزت لێگرت بەخوا منداڵەکانیشت ڕێزت لێ دەگرن بەڵام تۆ هەمیشە سەرکوتیانکەی هەر وەکو دارکوونکەرە دەنووک لە سەریان دەی ئاخری بێزار دەبن و بەرەوڕوت هەڵدەگەڕێنەوە وەکو مەنجەڵی بخار پێدا دەتەقنەوە بێ حرمەتیشت پێ دەکەن و داتر وەک خۆشت لێ نایەتەوە ئەمجا دەبێت تۆ لەبەریان پاڕیتەوە بۆیە ئاگادار بە پێنجەم جیاوازی مەکە لە نێوان منداڵەکانت لە ڕێزگرتن و پێبەخشیندا مادی و معنەوی سێ مناڵت هەیە چوارت هەیە دوو کوڕ و دوو کچت هەیە چوار کوڕ و دوو کچت هەیە هەرچەندێکت هەیە خوای گەورە تەمەنیان پڕ بەرەکەت کە بەڵام ئاگاد لێبێت جیاوازیان نەکەی لە ڕێزگرتندا گەورەترین بێحورمەتی ئەوەیە تۆ ڕێز لە منداڵێک بگری لەبەر چاوی ئەو ڕێز لە خوشکەکەی نەگری ڕێز لە براکەی نەگری
تەنانەت خۆشەویستانم خوا ئاگادار بن ڕێز لە نەوەکانیشت بە هەمان شێوە. کوڕێکت هەیە کە مناڵەکانی دێن هەموو لە باوەشیان دەگری و ئامێزیان بۆ دەکەیتەوە خواردنی تایبەتیان بووە حازر دەکەی و پارە دەخەیتە دەستیانەوە. کوڕێکیشت هەیە هەرجا بۆتەوە لە تۆ کە دێتەوە دووسێ مناڵی هەیە فەقیرە وە ئەزانی میوان و خواخوا دەخێرابیان کەیتە دەرەوە. ئەمانە هەست پێ دەکەن هەست باشە بنیش هەر ئەولادی ئەو دایک و باوکم بۆ وایە لەگەڵ مندا. مناڵی فڵان کچت لە ئامێز دەگری و سەردانیان دەکەوێت دەست بە سەریاندا دێنی مناڵی فڵان کچیشت هەر نەوەتە ڕەنبە ڕقل لە زاواکەت بێ بەڵام ئەی کچەکەت ئەو مناڵانە تاوانیان هەیە ئەوانە ڕق دەسێتە دڵیانەوە ئەبێت لە ڕێزگرتنا وەکو یەک ڕێزی هەمویان بگری. لە پیا هەڵدانە بەو منداڵت هەڵگوت چەند ساڵە حەوڕێک پێک و زیرەکە بێ بەوەشیانە هەڵبڵێ ئەویش چاوەڕێیە تۆ هەز ناکەی بەس ئەو هەز دەکا. سێەمیان لە حیساب بۆکردندا سێ کوڕت هەیە بەیەکیان دەڵێ ڕۆڵە ئەوم هەیە و ئەوم هەیە و کلیلی قاسە و کاسەی ماڵ با بەدەست خۆتەوە بێ دووەکانی کە هەست پێ دەکەم باشە باوکم دەبێت لە ئێمە ئەمین نەبێ بۆ حیسابمان بۆ ناکە. تۆ ئەتوانی مڕاعاتی عەقڵیان بکەی یەکیان زۆر ژیرترە یەکیان کەمتر تێدەگا بەڵام نابێ بە شێوەیەک ئەویان ئیهمالکێ کە هەست پێ بکە. ئەبێت لە کاتی قسەکردنی یەکتردا وەکو یەک حیسابیان بۆ بکەی وەکو یەک شتیان بخەیتە بەرچاو و بەردەست. لە پێبەخشینی پارە و مڵک و سیارە و مۆبایل و ئەو شتانەی کە ئەمڕۆ دەبەخشێنن بە ئەولاد نابێت جیاوازیان بکەی. مۆبایلێک بە 10 وەرەقە بۆ کوڕێکیان بکڕی مۆبایلێکیش بە 1 وەرەقە بۆ کچێکیان بکڕی ئەوە هەستی پێ دەکا ئەو لە تۆ زیرەکترە لەو بوارە و لە بازاڕدا هەست دەکا ئەمە سوکایەتیت پێ کردووە. بەم کارە دووستەمت کردووە دایک و باوکی بەڕێز جیاوازی خستنە نێوان منداڵەکان لە ڕێزگرتن لە حیسابۆکردن لە پێبەخشیندا لە پیا هەڵداندا جیاوازیت کردن دووستەمت کردووە. یەکەمیان لە نێوان خۆیاندا دایانکەی بە دوژمن بەخوا ئەوان برای تەبابوون خوشکی تەبابوون بەو جیاوازی خستنە تۆ کردن بە دوژمنی یەکتر ڕقیان لە یەکتر دەبێ حەز بە چارەی یەکتر ناکەن وا دەزانن لەسەر حیسابی ئەو ئەویانت پێگەیاندووە. هەوڵی لە ناوبردنی براکەی بدا پێت حونەر نەبێ هەوڵی بغزاندنی خوشکەکەی بدا بەلاتەوە سیر نەبێت تۆ خۆت هۆکار بووی تۆ وات کرد. دووەمیان ئەوەی کەمترت داوەتێ و حیسابت کەمتر بۆ کردووە و بەرچاوی دەکەوی ئەوە دەزانێت سوکایەتیت پێ کردووە هەوڵ دەدا تۆڵە لێ بکاتەوە لە تۆڵەدا سوکایەتی بە دایک و باوشی دەکاتەوە. ئێمە دەڵێن فڵان کەس خراپە بەڵام دایک و باوکەکەی خراپتریان کرد ئەوان سەرەتا ئاوەکەیان ڕۆژ بێڕێزیان بە منداڵەکەیان کرد هیچ حسابیان بۆ نەکرد. بۆیە ئەگەر شتێکت دا بە منداڵێکت ئەم خاڵەش ئاگا لێ بێ میرات جیاوازە لە پێبەخشین. جەنابەت دوو کچت هەیە و کوڕێکت هەیە ئەگەر بای 100,000 بۆ کوڕەکەت جلوبەرە کڕی ئەبێ یەکی 100,000 بۆ کچەکان دانەی نابێ بڵێ وەڵا شەرع فەرموویەتی بە دوو خوشکێک برایەکە یەکی 50 دەدەم بە کچەکانم ئەوە لە میراتا وایە ئەوەش لە هەموو جارێکانە خەکاکە خۆ تۆ زیندوی دایکیشتان مرد ئەمجا شەرعی خوا هەیە شەرعی خوا بچنە خزمەت مامۆسایانی لیژنەی فتووە چەند پیاوی ڕیشپی و زانا بە دینی ئیسلام و میرات شەرعی خوا بڕیاری داوە چیت بەرکەوت بە بێ جیاوازی بەسەرتان دەدا بەشکە شەریعەتی خوا لەسەر و هەموو شتێکەوەیە. باوەرەقەی لیژنەی فتواتان پێ بێ دواتر بشتنە مەحکەمە و لە قانونی شایەگلاییکەنەوە بۆ ئەوەی نەوەکانیشتان لەسەر میرات بە گرجەکان نەچن. با ئەم ماڵی بەجێ دێڵم لە ناوتاندا بێتە ڕەحمەت نەبێتە مای فیتنەی و زەحمەت بۆتان با لەسەر ماڵی دنیای خەی یەکتر نەگرن و برایەتی و خوشکاتیتان تێک نەچێ تا خۆم لە ژیانە بم ساحەبی هەموو ماڵەکەم و ئێوەشم ئێوە ئەولادی منم باوکتانم باوک دەبێت مەسئولی یەکەم بێ لە ماڵدا کە نەژمان بۆی دایکتان هەر ڕۆژە لای یەکێک نەبێ بەسەرە بەخێویکەن دایکتان خاوەنی هەموو ماڵەکەیە لە دوای خۆشم ئەمجا و شریعەتی خوای گەورەش دوای مردنی ئێمە خوا دەزانێت چێ پێش چێ دەکەوێت بە شریعەتی خوا لە بینی خۆتاندا دابەشیکەن شەرعیش عەدلێکە لەوە عەدلتر نییە مافی هەموو کەس دەدا بەڵام بەخوا خۆشەویستەکەم تۆ خۆت هەتا لە ژیانای چی هەتە بە ناوی کوڕ و کچێوەکەی یعنی بووی بە مردوو ئەها مردوو هیچی بە ناوە دەمێنێ کە مردی دوای هەفتەیەک دەڕۆن بۆ تاپۆ کاکەوە ئەو فڵان کەس مرد و تەواو هیچی بە ناوە نەماوە تۆ بەدەستی خۆت کردووە بە مردوو ئەرێ مردوو ڕاوێژی پێ دەکرێ ئەرێ مردوو لەبەری هەڵدەستی ناوەڵا مردوو یەک شتی لەگەڵ دەکەی چێ دڵ سۆسترە خێرا حەفارەکە بنێرە بۆ سەر قەبران و قەبرەکەی بۆ حازەکەن لە ماڵ بیکەنە دەرێ تەواو بوو هیچی نەما تۆ بەدەستی خۆت مافیەوە بدەدەی بە ئەولادەکان بتکەنە دەرەوەی ماڵ هیچ نەماوە کاکە هەر ساڵێک تا پارەکە دەخۆن و تا سیارەکە وەردەگەڕێ و تا خانۆکە دەفرۆشن قولم حرمەتت هەیە بەخوا کە زانیان هیچ نەماوە بەسەرە لە ملاولا بەخێوت دەکەن ئەگەر ساڵح بن ئەگەر تاڵحیش بن فڕێ دەدەنە گۆشەیەکەوە خێرەمەند بەخێوت دەکا بۆیە تا خۆت هەی مەکە خۆت مەکە بە مردوو ڕاوێژی پێ ناکرێ مردوو فڕێ دەدرێ بۆ دەرەوەی ماڵ و
مەترێک عەرزی ئەدرێتە لەو گۆڕستانی کە بە پارەی تۆش نەکڕدراوە. زۆرتان خۆتان کردو بە مردوو لە ماڵەوە کە دەبیستم ئەوەی داوە بەو کوڕی ئەوەی داوە بەو کچەی، ئەوەش لە کاتێکە دەشیانکەی بە دوژمن لە ژیانی یەکتردا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی ڕەت کردوێتەوە. با لە کۆتایی ئەم بەشەدا لەم وتارەدا بچینە خزمەت صحیحی مسلم ژمارەی فەرموودە 1827 دەچینە خزمەت یەکێک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، نوعمانی کوڕی بەشیر سەحابەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. تەمەنی چوو بۆ پێشەوە وتاری بۆ مسلمانان دەخوێندەوە لەسەر مینبەر، فەرمووی خەڵکی نەبزانن بەسەراتێکتان بۆ دەجێڕمەوە کە خۆم چوومە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم. فەرمووی ئەعطانی ئەبی عەطیەتەن، باوکم شتێکی پێبەخشیم، باسی نەکردووە عەرزە خانووە پارەیە چییە، شتێکی پێبەخشیم، وتی ئەمە بۆ ئەم کوڕەم. فقالت عمرة بنت رواحة، داكم ناوي عمرة بو، عمرة كشي رواحة، دايكم كناوي عمرة بو، وتي لا أرضى حتى يشهد رسول الله صلى الله عليه وسلم. بخوا بياوة كشتيوا قبول ناكم، أمش تبدأ بام كريمن، حتى بيغمبري خوا آقاي لنا به. أي آفرين بو آفرتي خوا ناس، زرجي خويتي، نيقول بياوة دستت خوش بي، بخوا كرم زور خوش دبي. دستت خوش بكز آقاي لنا به، بخوا شبراكاني بين زانن، فرموي نا ئێمە مەرجەعمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای وەفاتی خۆشەویست شەرعەکەی ماوە، با بزانین شریعەتی ئیسلام چی بڕیار دەدا، ڕازیە بەم کارەی ئێمە، حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاگای لێ نەبێ و پرسی پێ نەکرێ قبوڵم نییە ئەم شتە بدەی بەم کوڕەم. دەفەرمێ فأتى رسول الله صلى الله عليه وسلم، باب دستي مني قلت شوين خدمت پیغمبر صلى الله عليه وسلم، فقال إني أعطيت ابني من عمرة بنت رواحة عطية. زاد حديثك ورد بنوا فالموي أي پیغمبر إخوة صلى الله عليه وسلم باكم وتي بشير وتي أم كرم كاللجنة كما كناوي عمري كشير رواحة واتا أم بيعودوا سيجني هبوا أم كرم لفلان جن ما كناوي عمرية زۆرم ژنەکەم خۆش دەوێت، جا کابرا کە ژنەکەی زۆر خۆشی منداڵەکانیشی زۆر خۆش دەون، ئەمەم لە هەمووانیان خۆشتر دەوێت، حەز دەکەم ئەمەی بە تایبەت پێ ببەخشم. بەڵام فأمرتني أن أشهدك يا رسول الله، بەڵام داچی ڕازی نەبوو، ئەمری پێکردم وای پێ عیبە بڵێ ژنەکەم وای پێوتم، نا عیب نییە، ژنەکە قسەکەی جوان بووە، ژنەکەم ئەمری پێکردم و ڕازی نەبوو حتا دێمە خزمەت جەناب و پرست پێ دەکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو شتەکە چییە، نەیفەرموو بایت چەندە، نەیفەرموو چەند ئەولادی ترت هەیە، زانیوێتی چەند ژنی هەیە، دیارە چەند کوڕ و کچی تریشی هەیە. فەرمووی أعطيت سائر ولدك مثل هذا، تەواوی منداڵەکانی ترکە هەتن لە ژنەکانی ترت و لەم ژنت وەکو ئەمە پێت بەخشیون. جا خۆشەویستان سەیری حەدیسەکەکەن، نەیفەرموو هیچی شت داوە بەوان، ئەو لەفزە جیاوازە لەگەڵ ئەوەی مثل هذا، ڕێک مثلی یعنی چی لە کوردیش داڵە مثلی ئەوەیە، ڕێک وەکو ئەوەیە، بەقەدەر ئەم شتەی کە دەیدەی بەم کوڕەت شتێکی شت بووە هەر هەموویان دیاری کردووە بە بێ جیاوازی، مثل هذا ڕێک وەکو ئەمە بێ، لە نرخدا، لە قەبارەدا، لە شوێنی چاکدا، لە خۆشەویستیدا، لە شتی باشدا، ڕێک دەبێ وەکو ئەوە بێ. ئێستا کابرا دەڵێ وەڵای لەخوا بەزیاوێ مامۆستا چوار کوڕم هەیە، چوار پارچە عەرزم داونێ. کوڕە کاکە ئاخر ئەی مثل هازا تێدا کردووە؟ نا وەڵای یەکیان عەرزێکی تیجاریە و ڕیزە دوکانی پێوەیە، ئێخە 200 مەترە، بەڵام لە کۆڵانێکیشە بە دەفتەرێکیش کە و عەرزەی ناوێ، کوڕێکیشم کچێکیشم عەرزێکیشم داوە بەو، ڕاز دەکەی 200 مەتری شت داوە بەو، بەڵام ئەوە بای نۆ قیمەتی ئەوەیە کاکە گیان، تۆ فێڵت لە خۆت کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو بەشی هەموویانت داوە، یعنی بەشی بچووکی شتدا بەتێر قەی ناکەن، نا مثل هذا، ئەبێ ئەم شتەی بۆ ئەم کوڕەت داناوە لەم ژنەت بۆ هەر هەمویان بە یەکسانی وێنەی ئەمە لە نرخ و لە قەبارە و لە بەڕێزیدا، ئەوە بۆ ئەوانی شت دانابێ. باوکم وتی لا، نەوەڵی پێغەمبەری خوا توانای ئەوەم نییە، بەس هەر حەزم دەکرد ئەمە تایبەت کەم بە ئەمەیانەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی فاتقوا الله، لەخوا بترسن، کاکە لەخوا بترسە، کاکە شەرم لەخوا بکە، خوا ئاگای لێ لەسەرەوە. وأعدلوا بين أولادكم، دادپەروەر بن لە بینی منداڵەکانتاندا، دادپەروەر بن، دادپەروەر بن لە بینی منداڵەکانتاندا، ڕێزیان بگرن، بێ ڕێزی بە منداڵەکەت مەکە بەوەی کە فەزلی براکەی یان خوشەکەی دەدەی بەسەر ئەوە، وەڵڵا ئەوە بێ ڕێزیە، بە چاوی خۆ دەیبینی یان نا، ئەویش نەفسی هەیە، ئەویش هەستی هەیە، ئەویش ماڵی هەیە، تۆ چۆن حەز دەکەی وەکو یەک ڕێزت لێ بگرن، دە تۆش وەکو یەک چاکەیان لەگەڵا بکە. لێگەڕە شەرعی خوا لە دوای مردنت، هەتا هەی با بۆ خۆت گەورەوی چەتت بەسەریانەوە بێ، دوای مردنی شەرعی خوا بەعەدل بە یەکسانی دابەشی دەکا بەسەریاندا. بۆ قیامەتت باشە،
والله دنیا هەر کۆتایی پێدێ قەبری خۆ لە پێناوی هیچ منداڵێکتدا ئاگر مەدە سایەی خوای پەروەردگار لە قیامەتە لەبەر خاتری هیچ کەس لە دەست مەدە کەس لە قیامەتە فریان ناکەوێت بەخوا مناڵەکان لەبەر ڕادەکەن کەس ئامادانی یەک گوناه لێ وەرگرێ یەک گوناه ئەگەر جەهەنەمی پەنا بەخوا گەورە با بچێ بەهەشت و لە بەهەشتە هەموو بەیەکەوە کۆ ببنەوە سەروەرمان لە حەدیثێکە دەفەرمێ صلى الله عليه وسلم دەفەرمێ إن المقسطين عند الله على منابر من نور الذين يعدلون في حكمهم وأهليهم وما ولوا سێ هەر کەسێک دادپەروەر بێ یعدیلونە لەگەڵ سێشتا هەر کەسێک سیفەتی دادپەروەری تێدا بێ یعدیلونە بە فعلی مضارع یعنی بۆ ئیستیمرارێتە بەردەوام نەک جارێک خۆی بنوێنێ بە بەردەوامی تا دەمرێت دادپەروەر بێ لەگەڵ ژێر دەستەکانیدا هەر کار بەدەستێک لە سەرەوە تا خوارەوە دادپەروەر بوو بە چاوی یەکسان سەیری میلەتی کرد نەیگوت ئەوە حیزبی خۆمە ئەوە لایەنگرەکانی خۆمن ئەوە دەنگدەرەکانی خۆمن مادام من سەرۆکی حکومەتی وڵاتم سەرۆکی هەرێمی وڵاتم هەموو هاوڵاتی وڵاتەکەی منن هەر کەسێک خوا ڕەحمی پێ کرد و قیامەتی ئاوەدان بوو دادپەروەر بوو لەگەڵ هەموو ئەفرادی میلەتەکەیدا وەکو یەک سەیری کردن لە ڕۆژی قیامەتە لەسەر مینبەری تایبەت دادەندرێ شوێنێکی بەرزە هەموو ئەهلی باش دەبێنن لە ژێر سێبەری عەرشی خوادا دەبێ هەموو خەڵک دەزانن ئەو کار بەدەستە لە دنیادا بە چاوی یەکسان سەیری میلەتەکەی خۆی کردووە توخوا کار بەدەستان لە پێناوی هیچ کەسێکدا قیامەتی خۆتان مەدۆڕێنن دادپەروەر بن چاوی یەکسانتان لەسەر تەواوی میلەتەکە بێ بەبێ جیاوازی بەبێ ئەوەی لە حیزبی خۆتە بەبێ ئەوەی دەنگی بێتۆ نەداوە بەوەی کە قسەیەکی جارێک تۆوەکو هاوڵاتێک دڵی پڕ بووە وابزانە ئەولادەکانی خۆتن وابزانە هەموو کوڕکچەکانی خۆتن لەگە هەڵەیەکیشیان کرد لە کوڕەکەی خۆت دەبووریان نەیان 6 ساڵ حکمی ئەدەی ئەبێ بە چاوی یەکسان سەیری میلەتەکەکەن ئەوەی یارە و ئەوەی نایارتە تا لەو پۆستەدابی هەمویان هاوڵاتی تۆم بە یەکسانی ئەگەر وات کرد قیامەتە داوەدان دەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إن المقسطين عند الله على منابر من نور منبەریان بۆ دیاری کراوە یەک پارچە نور و ڕەحمەتی خوای بەسەرا دەبارێ هەموو خەڵک دەزانن ئەوە کار بەدەستی دادپەروەر بوو دووەمیان ئەوانەی و ئەهلیهم هەر دایک و باوشێک لە دنیادا بە یەکسانی سەیری منداڵەکانێکە لە حورمەت و ڕێز و لە پێبەخشیندا تا دەمرێت جیاوازیان لە بەینانەکە ڕەن بێت لە دڵەوە ئەمە دەسەڵاتی دڵ دەسەڵاتت بەسەریان نییە ئەولادێکت هێندە ساڵ خۆش شیرینە ڕەفتاری خۆشە خۆشترت دەوێ بەس لە زاهیران نەهێش هەست پێ بکەن کە جیاوازیان دەخەیتە بینەوە لە بەخشینە جیاوازی نەخستنە سێرەوە بینەوە بە شەرعی خوا ڕازی بووی والله تۆ لە ڕۆژی قیامەتە ئەو دایک و باوکە مینبەرێکیان بۆ دیاری دەکرێت ئەم دایک و باوکە بە یەکسانی سەیری ئەولادەکانی کرد عادل بوو لە بینیاندا وما ولوا هەر کەسێ شتێکی لە بەردەستایە تۆ ئەفسەرێکی پێشمەرگەی ئەفسەری ئاسایشی ئەفسەری پۆلیسی کوڕی ئەو خەڵکە لە لای تۆ پێشمەرگەیە ئاسایشە پۆلیسە نەگوت ئەوە ئامۆزاکەی خۆمە با ئیزنی دەمەوە نەگوت ئەوە کوڕی فەقیر و هەژارێکە کوڕە هەر بۆ کوشتن باشە بینێرم بۆ پێشەوە دواترش بۆ خۆ لە دواوە ڕانە قەلب خۆی کوڕەکەی خۆت و براکەی خۆت و کوڕی فەقیرەکەت وەکو یەک سیر کرد وەکو یەک خستنە مەترسیەوە وەکو یەک پێت بەخشین وەکو یەک دەوامت پێکردن والله لە قیامەتە لەسەر مینبەرێکی نور دادەندرێ چونکە تۆ دەسەڵاتت هەبوو ستەم بکەی لەبەر خوانت کرد کەسێک کرێکارێکی هەیە بە یەکیان ئیش زۆر دەکا بە یەکیان کەم دەکا نا کەسێ مدیری دایرەیەکە ئەو فەرمانبەرانە ناڵێ ئەوە حیزبیە ئەوە لە پلەکەی خۆمدایە ئەوە خزمی فڵان کەس ئەوە تەلەفۆنی مەسئولێکم بۆ هاتووە وەکو یەک بە یەکسانی ئیشیان پێ دەکا بە یەکسانی هاوکاریان دەکا بە یەکسانی ئیجازەیان دەدا ناڵێ ئەمە بێکەسە ئەوە کەسدارە ئەو کوڕە ڕێز عەشیرەتە ئەوە بێکەسێکە وەکو یەک سەرپەرشتی ئەوانەی کە لەژێر دەستی تۆدان عەدل بووی لەگەڵیاندا قیامەتت ئاوەدانە لەسەر مینبەری نوردا دەنیشی لە قیامەتە با ئاگامان لە قیامەتی خۆمان بێ ئەم بابەتە ئێمە چۆن بین لەگەڵ منداڵەکانماندا بۆ ئەوەی بێڕێزیمان پێ نەکرێ ماوێتی و کاتی خوتبەش بەداخەوە تەواو بوو ئینشاءالله هەڵی دەگرم بۆ وتاری داهاتوو بۆ بەشی پێنجەم لەگەڵماندا بن داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا لەو کەسانە بین بۆ ماڵ و منداڵمان بۆ ئەو مەسئولیەتەی کە لە ڕۆژگاری ژیاندا دێتە بەدەستمان خوای دادپەروەر بین یا ڕەبی خوا لەژێر سێبەری عەرشی خۆتە بەهۆی دادپەروەریەوە لە مینبەری نور بێ بەشمان نەکەی یا ڕەبی خوای ئەولادەکانیشمان ساڵح کەی خوای مناڵەکانمان ساڵح کەی خوای لە هەموو هەڵە و کەم و کوڕێکی باوکو دایکایەتی بمان بووری کە بەرامبەر بە ئەولادەکانمان کردومانە یا ڕەبی خوای بێڕێز نەبین لە دنیادا خوای بێڕێزمان نەکەی خوای بێڕێزی بە کەس نەکەین و بێڕێزیمان پێ نەکرێ بە قەدر و حرمەت و ڕێز و شەخسیەتی جوانەوە بژین هەتا و کاتی بە لیقای تۆ دەگەین یا ڕەبی خوای زەلیلی قیامەتیشمان نەکەی
خوای ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری یا شافی یا الله هەر کەس نەخۆشە خوای شیفای بەخێری بۆ بنێری هەر کەس دڵ بەخەمە دڵی خۆشکەی ئەوانەی ئەولادیان نێو ئاواتە خوازی ئەولادی ساڵحن یا ڕەبی خوا جگەرگۆشیان ساڵحکەی و ئەولادی ساڵحیان پێ ببەخشی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.